باسوقیش ئەفرۆشین هەنجریشمان لایە باسوقەکە خۆماڵیە لە منتقەی شارباژێر دروست ئەکرێت و هەنجیرەکەشمان کێویە هەر هی شارباژێڕە بەڵام هەردووکیان ئەمەیان باسوق خۆشیان هەنجیرە زیاتر خەڵک بە دوێشتی سروشتی ئاگەڕێ دەسا باسوقمان هەیە ئاردی تێکرێت نیشاستی تێکرێت شەکری تێکرێت خەڵک ئەو شێوازەی ناوێت هەست دیانیە کەسێ نەخۆشی شەکرێ بێت یان نەخۆشیێکی تری هەبێ کاریگەریە بێت لەسەری زیاتر ئەم باسوقا بە ئەمە تازەش دروستکراوە خەڵک خواستی زۆری لەسەری هەیە گرنگەکە خەڵک یعنی بەشداری بکات لەم فستیڤاڵانەیە تا بەرهەمەکانی خۆیان بناسێنرێت بە خەڵکی تر زیاتر خەڵکی دەرەوەش دێن بۆ کڕینی ئەم خواردنانە وەکو ستافی ئیدارەی میلیمۆڵ بە خێراتنی هەموو لایەکەکەین و خۆشحاڵین کە وڵاتەکەمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەچێ بۆ دروستکردنی بەروبوومی خۆماڵی وەکو ترێ و هەنجیر و هەنار لە وڵاتی ئێمە زیاتر بەروبوومی دەرەکی هەیە بەڵام خۆشحاڵین کە ڕۆژ بە ڕۆژ ئێمە بەرهەمینە دروست ئەەکەین و ئەیخینە بازاڕەوە بڕیارمانداوە کە هەموو ڕۆژی جومعان خەڵک ئەتوانێت بێ لێرە بەرهەمەکانیان نمایش بکەن و بیفرۆشن بێ بەرامبەرە وەکو یارمەتیەک بۆ جوتیارەکانی کوردستان و بۆ معیشەتی ئەو خەڵکش.